لەبارە ئەوەی کا وەکو داواکاریەک لە کەس و کاری قوتابیان بکەم کەواترا توانایان هەیە منداڵەکانیان لەو وەرزەدا لەو چەند مانگی کەماوە دوور بێخنەوە لە مۆبایل و زیاد لە دیار تەلەڤیزۆن دانیشتن و کات کوشتنی بەخۆڕایی ئەوە کارێکی زۆر خەڵی هەوڵ بدەن زوو بیان خوێن و زوو لە خەوی هەڵیان سێنن. منەگە منداڵمە ببانەکەی وەزیفە مەسلحەوە مەزە نانی بدەمێ پێڕا بگەم کە ئەو کوڕە قودرەتی دەرسخوێنی هەبێ وەلی ئەگە قودرەتیشم نەبوو مەسەلەن ئەو شتانەی لە پێشدانم حەقی خۆیەتی تااقەتی نەبێت کە مەسەلەن دەرسێ بخێنێ. کەم تەرخەمی هەبووە کە قوتابی یان با بڵێن گەنج و منداڵی و نەوەی ئەم وڵاتەی خۆمان بۆ شوێ پەروەردە نەکراوە کە خۆشەویستی بۆ خوێن و بۆ پەرەپێدانی زیرەکی و توانا و بەهرەی خۆی هەبێ. ئەوە ژوای کردووە کە خوێندن تەنها یەک ئامانجی هەبێ لە وڵاتی ئێمە ئەویش تەنها دەستکەوتێکی مادیە تۆ بەس بتوانی خۆت بژێنی و هیچ ترت نایە تەنها شتەکان بە مادی کراوە.